پەنابەران لەلایەن نەتەوەیەکیەکان دیاری کراوە. یادی ڕۆژی جیهانی پەنابەران لە کاتێکدا لە ماوەی ساڵی ڕابردوو ئەوەی قەیرانەکانی یاریەمی کوردستان بە سەدا ناوڵاتی ئاوەرەی وڵاتانی ئەوروپا بوون و بەشێکیشیان لەو ڕێگەیە گیانیان دەرەستدا. بە میواندارێک لە بەڕێزان بێستون فایقەندامی پەرلەمانی کوردستان، هەروە ئامانج عەبدوڵڵا سکرتێری لەقی عێراقی فراسۆری سەراسەری پەنابەرانی عێراق و هەروە لە فەڕەنسا شۆ پشتیوان عومەر پەنابەر لەگەڵمان دەبن. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڤەی ڕۆژی جیهانی پەنابەران دەکەین. هەرێمی کوردستان باوەشی بۆ پەنابەرانی شەڕی کاولکاری و شەڕی بەرمی لە باروتی سووریا کردوێتەوە، بەڵام دەیان هەزار هاوڵاتی ئەم هەرێمە بەهۆی شەڕی کاولکاری دەرونی تاکەوە لەلایەن دەسەڵاتدارانەوە پەنایان بۆ وڵاتانی بیانی بردووە. بە بڕوای بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتی هەندێک جار مرۆڤبوون لەم هەرێمەدا لە ژێر هێڵی سوورەوەیە و پێشیان وایە دۆخی هەرێمی کوردستان لە ئەنجامی پلان و بەڵێنەکانی دەسەڵاتداران و بەرهەمی ململانی حەزبیەکان وای کردووە تاکیە وڵاتی لەم کۆمەلگایەدا ژیانی ئەستەم بێت و بۆ گەڕان بە دوای ژیانێکی ئاسوودە و هاوڵاتی بووندا بەنا بۆ وڵاتانی تر ببات. بەپێی ئامارە نەفەرمیەکان ژمارەی پەنابەران لە جیهاندا 244 ملیۆنی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا تێپەڕاندووە و زیاتر لە 16 ملیۆنیان پەنابەری عێراقی و سووری بوون. هەرێمی کوردستان لە دوای بێهیوایی لە دەسەڵاتداران 38,000 پەنابەر ڕوویان لە وڵاتە بیانیەکان کردووە، لەو ڕێژەیەش نزیک بە 400 کەسیان بوونەتە قوربانی و 64 پەنابەریش تا هەنووکە بێسەر و شوێنن. لێشاوی کۆچی گەنجانەی هەرێم لە ساڵەکانی پێش 2000 هۆکارەکانی نەهامەتیەکانی کورد بوو لە سەردەستی ڕژێمی باس و کۆچەرانی ئەو کاتەش باواتی گەڕانەوەی ڕۆژێک بوون گوند و شاریان ناوەدان بێت و بگەڕێنەوە بۆ پەناگەی هەمیشەیی خۆیان بێ ئەوەی ژێردەستی هیچ ستەمکارێک بن. بەڵام لێشاوی کۆچەرانی سەردەمی کابینەی هەشتی حکوومەتی هەرێم تەنها بە دوای پەناگایەک گوێڵ بوون کە تێیدا هاوڵاتی بوون پێوەری یەکەمی ژیان بێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. ئەگەر سەرەتا لە کاک بێسوون لە بەڕێستان دەست پێ بکەین. سوپاس بۆ بەخێر بێن. کاک بێسوون، ئەگەر لە بەڕێستان ڕای بەڕێستان لەسەر ڕۆژی جیهانی پەنابەران و ئەو شەپۆلەی کە لە ماوەی ساڵی ڕابردوو ئێستاش کە هاوڵاتانی کورد ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن. سڵاو بۆ جەنابەت، بۆ میوانەکانەوە، بۆ بینەرانی بەڕێزیش. بەداخەوە لە هەرێمی کوردستان دوای زیاتر لە 25 ساڵ حکمی خۆجی کوردی و دەسەڵاتی کوردی و دوای زیاتر لە 25 ساڵ چاوەڕوانی خەڵکی کوردستان بۆ دروستکردنی کەشێکی ئارامی خۆشگوزەرانی خاوەن ئیستیقراری نەفسی و سیاسی و ئابووری لە کوردستانە کە ئەم هەرێمە بچکۆلانەیی ناوچەکە کیانێک بێ هەموو هاوڵاتیەکانی بە شێوەیەکی سەربەرزانە تێیا بژین و هەست بە ئارامیەکی ڕۆحی و دەرونی و سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنی بکەن. بەداخەوە ئەوە نەهاتۆتە دی دەبینین دوای ئەو هەموو ساڵە تازە بە تازە ئێمە چەند هەنگاوێک دەگەڕینەوە دواوە و لێشاوی کۆچی گەنجان و هاوڵاتیەکانمان لە کوردستانەوە بۆ هاندەران و وڵاتانی دەرەوە درێژەی هەیە، بەردەوامە. لە ڕاستیدا ئەمە حاڵەتێکی ناوازەیە، حاڵەتێکی نەخوازراوە، حاڵەتێکی خراپە. درێژە کێشانی کۆچکردنی خوشک و برالاوەکانمان، خەڵکە بەتواناکانمان لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە، لە نەتیجەیە ئەم هەرێمە تووشی زەرەر و زیانی گەورە دەکا، سەرمایەیەکی مرۆیی گەورە لە دەستی ئێماچێ.
بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرم و لای بەڕێزتان کاگامە دواتر دەگرم و لای بەڕێز بەڵێ گەر بچینە فەڕەنسا کاک پشتوان عومەر یەکێک لە پەنابەران لەگەڵمانە کاک پشتوان سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین بەڕێزتان یەکێکن لەو پەنابەرانەی کە کۆستان کردووە بۆ وڵاتانی ئەوروپا هۆکاری ئەو کۆچەیەوە بۆچی بوو؟ کاتان باش برادانم ئێمە هۆکاری ئەوەی کە سەفەرمان کرد نیشتیمانمان جێهێشت هۆکاری نەعەدالەتی لە نیشتیماندا نەعەدالەتی سەری هەڵبوو و دوو بنەماوە ئەو نیشتیمانیانە کرد لە وڵاتەکەی ئێمەدا دەڵێن بەهەشت نەبوو ئێمە دۆزەخ بوو نیشتیمانمان بەڵێ هەموو مافۆکمان دراوە کە ئەگەر وازمان لێ بکەن نییە بەڵام بەڵێ دیارە کاک پشتیوان دەنگی بباش ناگاتە لای ئێمە گەر دواتر دەگرین و لای بەڵێ کاک پشتیوان ئێستا گوێ لێ ئێمەیە ئێمە کە سەفەری نیشتیمانمان کرد نیشتیمانمان جێهێشت ئێمە بڕیارمانداوە کە لە وڵاتێکە ئاراما بژین بەڵام لێرە شتەکردەکان وازمان لێ نایەنن لێرە دێنە و نیشتیمانمان جێهێشت ئەوان لێرەش وازمان لێ نایەنن لێرەکانە دێن سەرکردەکان دێن ئەوروپا ئەڵێن کوردستان ئاراما کێشەی تیانە زیاد لە 180 کوردی باشوور لەم کاتەیە ڕەبز وەردەگرێت ئەویش دەگەڕێتەوە بۆ سەرکردانی کە دێن ئەوروپا باسی ئارامی کوردستان دەکەن نازانم چۆن لە ڕوویان دێت باسی ئارامی نیشتیمانەکە بکەن نیشتیمانێک بە ڕۆژی ڕۆناک گەنج ئەکوژرێت نیشتیمانێک ڕۆژنامەنووسی تاپیرۆ دەکرێت ڕۆژنامەنووسێک بەس لەسەر کۆمنتێک چونە ماڵەوە فیشەکان بەقاچەوەنا نازانم ئازادی کۆهەیە لە نیشتیمانەکەی من کە باسی ئازادی دەکات ئەگەر ئازادی هەبوایە هیچ کەسێک ئامادە نییە دایک و خوشت و برای بەجێ بێڵێت بەڵێ سوپاس دەکەم کاک پشتیوان دواتر گەرم بۆ لای بەڕێزت کاک ئامانجێگر بێمە لای بەڕێزت ئەگەر باز لە ئاماری کۆچی هاوڵاتیانی کوردستان بکەین لە ماوەی ساڵی 2016 و 2015 ئەوەی کە لای ئێوە تۆمار کراوە چەندەوە چەند هاوڵاتی تاکو ئێستا کۆچی کردووە زۆر سپاس دیارە بەداخەوە ئەوەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دەگوزارێ و دەرەنجامی ئەو پشێوینە ئارامی کە وڵاتی سووریا بە تایبەتی وڵاتی عێراق دەپڕێتێکی کە لە وڵاتانێکە مەنەستەکانگی وڵات لەسەر ئاستی جیهاندا دەنرێ و ڕێژەیەکی ئەجگار زۆر بەپێی داهاتانەفەرمیەکان پێی پەنابەرانی نەتەوەی گرتوەکان بەشی پەنابەران دیارە ڕێژێ پەنابەر وازنەی مەترسی لەدا لە سەرانسەری جیهان 244 میلیۆن پەنابەر هەیە لەسەر ئاستی جیهانە و لەو ڕێژەیە نزیکەی 7 بۆ 8 میلیۆنی پەنابەری کوردن لەو ڕێژەیە تەنیا خەڵکی دوو وڵاتی سووریا عێراق بداخە وڵاتانی ئەوروپا بەشێک لە ماکێشە و لەم پشێوینایەنێتەوە و بەشێکیش دیارە داتانەفەرمیەکان پێمان دەڵێن بە تایبەتی لە ساڵی 2014 و 15 و سەرەتای 2016 کاگەینە ناوەڕاستی ڕێژەکان ێجگار زۆرە مەترسیدارن بەداخەوە لە ساڵی بەڵێ سوپاس دەکەم دیارە گرفتێکی دەنگکەیە بە هاوکارانم چاکیان دواتەگەر بوو دەگەڕن لەوەز کاک پێشوێنەگەر بینیسە هۆکارەکانی کۆچی گەنجان و هاوڵاتیانی کوردستان ئەو دیارتینەوە هۆکارانەی کە وای کردووە کۆچ بکەن چی؟ لە ڕاستیدا لە هەر شوێنێکە کۆچ بوو بە دیاردە و ژمارەکەی زیادی کرد کەواتە لە وڵاتەدا دۆخێکی ناهەموار هەیەوا لە خەڵکەکەیەکە شوێن و مەکان و لانکەی نیشتیمانی خۆی جێبێت کۆچکردن ئەو کۆچی کە ئێستا هەیە پێوترێ کۆچی نایاسایی من پێم وانە هیچی لە خۆشییا بێ واتە هەموو هاوڵاتیانی کۆچەکەن کەسی بۆ سەفرە و سیاحەت و بە گیرفانی پڕەوە ناچێت لەوێ ئەوە بکە بۆیە ئەوەی هەرێمی کوردستانیش پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە ئێستا و لە ماوەکانی ڕابردووشدا لە هەرێمی کوردستان هەبوو ئەوانی کە پێشووتر هەبوون و توانای چارەسەرکردنیان لاواز بوو خەڵک ئومێدی بە چارەسەرکردنیان نەبووە لە ماوەی ئەمێک دو ساڵی ڕابردووشدا یانی ئێمە سەریح بین کۆمەڵێک بابەتی سیاسی ئابووری ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئەوەندی تر خەڵکی ئەم نیشتیمانی بێ ئومێد کردووە خەڵک لە وڵاتدا دەبینێت دۆخی موسەساتی ڕسمی و دەوڵەتداری چۆنە خەڵک لە وڵاتدا دەبینێت نێوانی لایەنە سیاسیەکان لە چ ئاستێکی خراپدایە خەڵک لە هەرێمی کوردستاندا دەبینێ حاڵەتی نەفسی هەموو ئەم هاوڵاتیانی ئەم نیشتیمانە چۆنە دۆخی ئابووری و ئەو قەیرانە قوڵانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردو هەموو ئەمانە سەبەبی سەرەکی کۆچکردنی خەڵکی کوردستانن لە سەروی هەمویانەوە کە بەلای منەوە گرنگە بابەتی قەیرانە سیاسیە دەستکردە دروستکراوەکانە هەندێک قەیران هەیە ڕەنگە وەک دەوترێ هەرچەنە من بڕوام بەوەش نییە
دەوترێم قەیرانانە لە دەرەوەی ئیرادە و دەسەڵاتی ئێمن ئەمانە قەیرانن ڕویان لە بەشی زۆر لە ناوچەی جیهان کردو هاتون ڕویان لە ئێمەش کردو بۆ نمونەوەکو قەیرانی شەڕ و داعش و ئەو بابەتی کە هەیە قەیرانی ئابووری بەڵام خۆ قەیرانە سیاسی و بابەتە جێخلافەکانی نێوانمان ئەمانە دروستکراون دەکرا ئەمانە نەبوونایە بۆیە ئەمانە ئەوەندەی تر ئەرکی سەرشانی هاوڵاتیان قورس کردووە ئەوەندەی تر حاڵەتی نەفسی هاونیشتیمانیانی ئەم وڵاتی ئێمەیان شێواندووە و نالەبارتر کردووە بۆیە دەکرێت بڵین هۆکار زۆرە بۆ کۆچکردنی گەنجان لە کوردستانە بەڵام لە سەروی هەموویەوە من ئەم هۆکارە سیاسی و ئەو بابەتە نائیستقراری سیاسی و دامەزراوەکان لە کوردستانە من بە سەبەبی لە پێشینەوەی بەڕاستی سپاس دەکەم کاگەمانز بوو دێمە لای بەڕێزت سەبارەت بە ئامارەکە ئەوەی کە ئێستا هاوڵاتیانی کوردستان چەند کۆچیان کردەوەی کە لای ئێوە تۆمار کراوە بەپێی داتا نەفەرمیەکانەوەی کە پێمان دەڵێن دیارە ئەمانە داتای نافەرمی بە پێەوەی کە بەداخەوە ئێمە لە داتاکان و لە ئامارەکانە دەستگایەکی نیشتیمانیمان دەستگایەکی نیشتیمانیمان لە چ لە ڕێی فڕۆخانەکانەوە چ لە ڕێی وشکانەکانەوە چ ڕێی دەریاوانی بەڵام بەداخەوە ڕێگەی دەریاوانی بەداخەوە لە وڵاتی عێراقیش و لە هەرێمی کوردستانیش تا ئێستا هیچ شتێکمانی کە نیشتیمانی بێ وەکو چۆن ڕادیۆیەکی نیشتیمانیمان نیە وەکو چۆن کۆدەنگی نیشتیمانی یعنی ئەمانە وەکو کاک بەستونن هاوڕابوو لەگەڵم بەداخەوە یعنی یەکێک لە هۆکارە هەرە سەر ئاساسیەکانی کۆمەلگا بێمتمانەی هاوڵاتی بەدام و دەستگا شەرعەکانی ئەم کۆمەلگایە وای لێ کردووە کە متمانە لە بینی هاوڵاتی حکومەت و دام و دەستگا فەرمیەکان نامێنێ و ئەمە یەکێک لە بەتایبەتی بەشێکی گرنگتر لە هەمووی کە پەیوەستە بە داگیرانی کۆمەلگا قەیرانی داراییە نەبوونی موچەیە کە ئەم قەیران دروستکراوانە کە خۆمانین ئەتوانین چارەسەریکەین و خۆشمان ئەتوانین گرفت دروستکەین سەبارەت بە ئامارەکان پێماندان داتە نەفەرمیەکان لە ماوەی 2014 15 16 سەرەتای ناوەڕاستی 2016 ئامارەکان ڕێژەکە لە بەرزبوونەوە ڕێژەی قوربانەکان نێزگار زۆرن تەنیا لە ساڵی 2015 و 16 یعنی 14 و 15 زیاتر لە 38,000 هاوڵاتی باشووری کوردستانی بەجێهێشتووە و ئەمانە هەمووی هاوڵاتی دوای بێمتمانەی دوای ئەو کۆمەڵە کێشەی زۆرەی دوای ئەوم دۆخە و قەیران و نەخوازراوانە قبولیان کردووە هەموو شتێکیان قبول کرد لەبەر خاتری نیشتیمان بەڵام دیارە خەڵک کاتی متمانی نەماوەدام و دەستگاکان حتما دیارە پەنا دەباتە بەر شوێنێکی ئارامتر دیارە بۆ ژیانی خۆی دەرباسکە هەنگاو ئەنێ بۆ شوێنی ژیانی پارێزراوە ژیانی خۆی و ژیانی ئایندەی بۆ خانەواتەکەی بۆ کەسوکارەکەی بەشێکیشی قوربانیەکانمان زۆرە سەدان کەسمان بێسەر و شوێنە سەدان کەسمان بۆتە قوربانی سەدان کەسمان تەرمەنگەڕانات لە مای ڕابردووە یعنی لە 6 مانگی ڕابردووە نزیکەی 140 قوربانیمانەیە تەنیا لە 6 مانگی ڕابردووە و لە ساڵێکە نزیکەی 244 قوربانیمانەیە و لە ماوەی 30 ساڵە زیاتر لە 300 بۆ 400 کەس قوربانیمانێ و تا ئێستا سەدان کەس بێسەر و شوێنە یعنی بەداخەوە تا ئێستا ئێمە وەکو هەم وڵاتی عێراق هەم وەکو باشووری کوردستان فەرمانەکانی پەیوەندی حکومەتی دەرەوە یاریکردووە کە دەوری نیمچە حکومەتێک دەبینێ وەکو حکومەتێک تۆلگەیەک کە دروستمان کردووە لە وڵاتان تەعامل لەگەڵ بەداخەوە لە تەنیا لە پرسە حیزبی و بۆ نەتایبەتیەکانە ڕەوەندی کوردی دەخوێنەوە کارێکی حیزبیان دەبێت کە پێویستیان بەدەنی هاوڵاتیانی ڕەوەندی کوردی لە دەرەوە دەڕۆن کار و چالاکی و کۆمەڵی امتیازات دەکەن و هێنان و کۆمەڵشتەکەن بەڵام لەم پرسانە تا ئێستا نەمابینی فەرمانگای پەیوەندی دەرەوەکو پێویست ئەرچێکەسێ بە دوای بۆ داچوونی بێسەر و شوێنەکان تا ئێستا ئێمە دایان بەردەوام پەیوەندی بەوە دەکەن سەدان هاوڵاتیمانەیە خەڵکی لە زیندان و کەمپەکانی بەتایبەتی کەم دەست بەسەرگای وڵاتی یۆنان تا ئێستا بێسەر و شوێنە سەدان دەیان هەزار خێزان گیرۆدەی ئەم کێشانەیەکی سەدان کێشەی کۆمەڵاتی دەکەوتێتەوە بەداخەوە یعنی ئێمە کێشەکانمان ئەنجگا زۆرە لەگەڵەوەشە کەسێک نییە حکومەتێک نیە کەسێ بەخۆی بەپرسێ ئەم کۆمەلگایە دانانێ بەڵێ زۆر باشە ئی سەبارەت بەوانی کە گیانیان لە دەستداوانی بەڵێ ئەوانە گیانیان لە دەستداوە نزیکەی 400 کەس بوونەتە قوربانی و تا ئێستا زیاتر لە 64 تا نزیکەی 90 کەس بێسەر و شوێنی ئەواتە ئەمانە بوونەتە خۆراکی دەریاکانی بەحری ئیجە و ئەوانەی بە باندە قاچاقچی و بازرگانەکان بەداخەوە تا ئێستا ئەمانە هیچ ئەسەرێکیان نیە دوای ئەوەی کە بەردەوام فدراسیۆن هەوڵەکانی بەردەوام بووە لە ماوەی ڕاوە زیاتر بەر لە 2 هەفتە بۆ زیاتر وەفدێکی فدراسیۆن بەس سکرتێری گشتی دەشتی جەمال و وەفداوارەکەی سەردانی هەموو ئەو جەزیرە و کەمپانیان کە و دورگانیان کرد کە
وا پێشبینەکەی خنکاوەکان لێ بن بەڵام ئێمە سەردانی لایانی پێدارمان کردووە سەردانی نەخۆشخانەکانمان سەردانی ئەو شوێنانە با بڵێن مەیتخانەکانمان کردووە تا ئێستا هیچ کەس نەماوە ئەوەی کە ئێمە پێمان کراوە بەردەوام جۆدەکان بەردەوامە بێ هەوڵەکانمان بەردەوامە ئەوانەی کە فەحسی دیێنەیەمان کردووە لا ئێمە حازرە لە هەر وڵاتێک بە تایبەتی وڵاتی تورکیا وێنان ئەگەر قوربانێکە بێ ئەگەر تەرمێکە بێ ئێمە ئەو پرۆسەیە بە هاوکاری لەگەڵ با بڵێن وەزارەتی خارجی عێراقی و باڵێۆزخانەی عێراق لە وڵاتی یۆنان هاوکارین بۆ هێنان و هەر قوربانیە تەرمێکە گەرە بێت. زۆر باش کاک بێسوون سەبار بۆی کە بۆچی تا ئێستا ئێمە داتا و ئامارێکی دروستمان یانی وەکو کاک ئامانج باسی لێ بکەین داتا و ئامارێکی دروستمان سەبارەت بە ڕێژەی کۆز ئەوەی کەوان کۆیان کردو و ڕێکخراوە کۆیان کردو دەستیان خۆش بێ کاک ئامانج و ڕێکخراوەکەی ئەنی من پێم باشە حکوومەت و جەهەتی معنی لە کوردستان دامی ڕێکخراوی هاوشێوەی ئەمان بکە بۆ ئەوی هەم ئاماری ورد کۆ بکەنەوە هەم بگەڕێن لەو شوێنانەی کە دەزانن هاوڵاتیەکانی ئێمە بێسەر و شوێنن سۆراغێک بۆ چارەنووسیان بکەن و کۆنتاکتێک دروست بکەن و دەستیان گا بە هەندێک شوێن کە گومان دەکرێت خەڵکی ئێمە تێدا بێسەر و شوێن بوو بێ لەبارەی ئامارەوە لە ڕاستیدا خۆتەزانی ڕۆشتن بۆ دەرەوە یعنی بە شێوە نایاسایەکەیە ڕەنگە دەستکەوتنی ئامارێکی دقیقی 100% قرس بێت تۆ بزانی چەند هاوڵاتی ئەم وڵاتی جێڵاوە کۆچی کردووە بڵێ جابیان کاتی خۆی ئێمەش کە پەرلەمان کارا بوو نووسراومان کردبوو ئەنجومەنی وەزیران کە لە ڕێگەی فڕۆکەخانەکان و خاڵە سنوورەکان بە تایبەتی ئیبراهیم خەلیل کە بەشی زۆری هاوڵاتیەکانی ئێمە کە دەچنە تورکیا دەزانی بە جواز و بە ڕێکاری یاسایی تا تورکیا دەچن لەوێەوە بە شێوە قاچاقی وڵات جێڵم ڕەنگە دەستکەوتنی داتایەکی ورد ڕەنگە ئاسان نەبێت چکە ئالەتی کۆچکردنەکە بۆ خۆی ئالەتێکی ناقانونیە بۆیە داتایەکی وردمان لەبەردەستنی بەڵام ئێمە ئیشمان بە داتاکە نیە 10,000 یان 30,000 داتاکە ئەوەیە کە دەزانین زۆرە عددێکی زۆر لە خەڵکی ئێمە کۆچی کردووە و بەداخەوە عددێکی زۆریان کۆچی دوایان کردو لەو ڕێگەیەوە ژمارەیەکیش وەکو کاکاماز دەیڵێ تاسە بێ سەر و شوێنن ئەم بابەتە ئەم پرسە نابێ هەروەها بەسەرمانە تێبپەڕێ لە ڕاستیدا دەبێت پێشوەخت لە سەبەبەکانی کۆچکردن بکۆڵینەوە کە هەمومان دەزانین چیەوە دۆخێک دروست بکرێت لە هەرێما کە کەس حەز نەکە نیشتیمانەکەی خۆی جێبێڵێ نیشتیمانێک وای لێبێ هاوڵاتیەکانی حەز بە جێشتنی بکەن بەڕاستی ئەو نیشتیمانێکە کەواتە جێگەی پرسیارە عەلامی ئیستیفهامی لەسرە بۆیە ینی من دەگەڕێمەوە سەر ئەو بابەتەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان من لەگەڵ کۆچکردن نیم و داواش دەکەم هیچ کەسێک ئەم وڵاتە جێ نەیەڵێ بەڵام خۆ حەقێکیش بە خەڵکی کوردستان بدەین هاوڵاتیە کە دەبینێت دۆخی دادگاکان بەو شێوەیە یعنی چه ئومێدێکی بە ژیان لە وڵاتەیە هەبێ دادگا دیفاعی لێ بکە ڕۆژێک لە ڕۆژان حەقی بۆ بسێنێتەوە مەسەلەن خەڵک دەیبینێ پەرلەمانی کوردستان کە موسسەیەکە مەرجەیەکە خەڵک نوێنەرەکانی خۆی ناردوتە ئێوە دەیبینێت دۆخی پەرلەمان چۆن و چۆن بەچی براوە خەڵک دەیبینێ قانون و موسسەکانی تر چۆنن لە وڵاتێ ئەمانە هەمووی بابەتی بێئومێدکردن کەواکەن خەڵک زیاتر بێئومێد بێ لە وڵاتە بەڵێ زۆر باشە کەواتە سەبارەت بەوەی کە بۆچی مەسەلەن بۆ کاگامەندوتی نوێنەرایەتەکانی حکوومەت هێرێم لە دەرەوە ینی ڕۆڵیان نەبووە لە مەسەلەی چارەسەرکردنی کێشەیە و پەنابەرانەی کە لە زۆربەی سنوور وڵاتان گیریان خواردووە خودەوانەی کە خنکا و نیا خودەوانەی کە تاکو ئێستا بێسەر و شوێنن بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە متابعەکەین لە ساڵانی 90 کە شەپۆلێکی کۆچ ئەو کات لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی بەڵێ لە دوای کۆڕەوە بەڵێ وڵاتانی ئەوروپا و جیهان بەگشتی دەستکراوەتر بوون شێوازی پێشوازیەکەیان بوو هاوڵاتیانی ئێمە و هاوڵاتیانی شوێنەکانی تر جۆرێکی تر بوو بەڵام ئێستا ئەوان جۆرێکی تر مامەڵە لەگەڵ پەنابەر دەکەن و تا ڕادێک ئێمە دەبینین بێڕێزی بەرامبەر بە پەناهەندە و بە هاوڵاتیەکانی ئێمە و هاوڵاتیەکانی شوێنەکانی تریش دەکەن ینی ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە هەبێ کە ئێستا مامەڵەکردنی ئەو وڵاتانە لەگەڵ پەنابەران گۆڕاوە بۆیە دۆخی پەنابەرانیش بەو شێوە ناهەموارەیە لە کەمپەکانی ئەو وڵاتانەدا لەسەر مەوزوعی نوێنەرایەتەکانیش لە ڕاستیدا وایە دەبێت نوێنەرایەتەکان یەکێک لە مهامی نوێنەرایەتی چ لە ئاستی سەفارەتە یان چ لە ئاستی خواردترە کە قۆنسوڵیەتە یان لە خواردتری شەوەیە کە نوێنەرایەتیی ڕەمزیە لە مەرحەلەی یەکەمی ئیشی ئەو موسسانەیە پاراستنی هاوڵاتیەکانی خۆیانە ئەوانی کە ڕوو دەکەن ئەو وڵاتانە دەبێت نوێنەرایەتەکانی ئێمە لەوێ ئیشی لە پێشینەیان لە ئێستادا چارەسەرکردنی یان بەدواداچوونیان داکۆکیکردن بێ لە هاوڵاتیەکانی ئێمە تایبەت لەو شوێنانەی یان لەو سنوورانەی کە خوشکوبراکانی ئێمە گومان دەکرێت لەو منتیقانەیە چارەنووسیان دیار نەبێت بەڵێ زۆر سپاس بەتەگرم وڵاوێت کاگەمەد سەبار بووی کە تاکو ئێستا کۆچبەری کورتەیە کە لە دەریاکان گیان لێ دەستدابێت تاکو ئێستا تەرمەکەی نێنرابێتەوە بۆ کوردستان باڵێ بێگومان زیاتر لە 90 بۆ نزیک ئەوەی کە ئێمە پێشبینی دەکرێت ئەوەی کە تایسە پەیوەندیان بە ئێمە گرۆ کاتون کە سوکارەکانی بەدوای ئێمە بەدوای گە نزیکەی 90 کەس زیاتر بێسەر و شوێنە
و دەکرێت ئەم ڕێژەیە زۆر لەوە زیاتر بێت چونکە تایسەک ئەوانەی کە پەیوەندیان بە ئێمەوە کردووە ئەوە نەیە بەڵام ئەوەی کە بە فەرمیتە ئێمە بە دووەداچەوە کرد 64 جەنازە بێ سەرشوێنە تا ئەم دەقەیە دەکرێت ئەم ڕێژەیە چەند بەرامبەرێ دروست بێ دەکرێت کەم تریش بێ بەڵام ئەوەی کە بە ئێمە دوواجان کردووە لە ڕێی نوێنەرەکانیەوە خۆتانزان فدراسیۆن ڕێکخراوێکی خێرخوازی ئینسانی بێلایەنە و ئۆفیسەرێکیمان لە لەندەنە لە 8 وڵاتی ئەوروپی نووسینگەمانەیە لە 32 وڵات نوێنەرایەتیمان دیارە ئێمە بە هەمەنجی لەگەڵ ئەو ڕێکخراوانە بە تایبەتی وەکو کاکە بێستونیش ئامادە بەداخەوە ئێمە یەکێک لە هەرە پرسەکان بە تایبەت لەم چەند ساڵی ڕابردووە 3-4 ساڵی ڕابردووە یاساکانی مافی پەنابەریە بەداخەمەتەوە گرتوەکان کە ئەمڕۆ 65مین ساڵیاتی ئەو ڕۆژەیە دوای لە ساڵی 1950 لە جنێڤا زیاتر لە 26 دەوڵەت ئیمزایان لەسەر مافەکانی پەنابەریدا ئێستا بە زۆر لە جۆرەکان پەشیمان بنەوەتەوە لە خزمەتگوزاری لە ئیمتیازاتەکان لەو مافانەی کە بنەڕەتی بۆیان دانراوە و دەکرا ڕەوشی پەنابەر بە ڕەچاوکردنی بارە ئینسانیەکە و بارە ئەو دۆخەی کە چکارەساتی زروشتیە چکارەساتی جەنگە چکارەساتی هەواڵ هۆکارێ بە تایبەتی بەپێی بنەماگای مرۆڤ هەموو هاوڵاتیەک هەموو تاکێکی کۆمەلگا لە هەر شوێنی باج هۆکارێ بێ ئازادە لەکوێ پێژیان بێ بەڵام ئەم یاسایانە دەستکاری کراوە خزمەتگوزاری پەنابەری بەرتەسە کراوەتەوە سۆشیال کەم بووەتەوە بیمەی تەندروستی کەم کراوەتەوە مافی کارکردن کەم کراوەتەوە یعنی ئەمانەیەکێکە لەوە بە تایبەتی لە هەموو هەرە کۆرە هۆکارە خراپەکانە بە تایبەتی ئەم اتفاقی یەکێتی ئەوروپا لەگەڵ وڵاتانی تورکیاوێنان ئەمە ئەوەی کە دۆخی پەنابەر و ڕۆژەکەی قورستر کردەوە لەسەر بە تایبەتی پەنابەرانی باڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتی پەنابەرانی کورد و سووری زۆر باش ئێستا کۆچەر بەرداوام کۆچی وڵاتیانێری جۆرێ لە جۆرەکان پرۆسەکە خاو بووەتەوە بنەبەر نەکراوە ناتوانین بڵێن نەخێر نییە بەڵام بەبەوەی ئەو ئیتیفاقە بەردەوام چاودێری سنوورە ئاویەکان و بەردەوام چاودێری ئەو ئیتیفاقی یەکێتی ئەوروپا لەگەڵ بە تایبەتی کە زیاتر لە 6 ملیار بۆ 9 ملیار دەعمی وڵاتی تورکیا و وڵاتی یۆنانیان کردووە و دەکرێت ئەو پارەیە بەدەیان و سەدان پرۆژەی و بەرهێنان لەم وڵاتی کە کێشەکەی یا چاسەر بکرێت کە وڵاتانی ئەوروپا خۆیان بەشێک لەم قێناکە بۆ ئەویان دروست کرد. بەڵێ سوپاس دواتر لەمە لای بەڕێستان ئەگەر بچینە لای پشتیوان کاک پشتیوان لە فەرەنساوە لەگەڵمان کاک پشتیوان ببوورە پێشتر دەنگت باش نەگەیشتە لای ئێمە سەبارەت بە هۆکارەکانی کۆچ و سەبارەت بە ئێوە پەشیمانین لەوەی کە کۆستان کردووە ئێستا بەخشانە وەڵڵا هەرگیز پەشیمانی لە سەفەرەکەم کە نیشتیمانم جێش چونکە نیشتیمانێک خێروبێری بۆ من نییە تەنها بۆ مەسئولەکان بوو 23 ساڵە 2 کۆمپانیا حکوم دەکات ئەوەی کە ئەوان پێڵەن بەهەشت بۆ ئێمە دۆزەق بوو ئێمە ئێستا هاتوونتە ئەوروپا لە ئەوروپا 180 خەڵک لێرە ڕەفس وەردەگرێت ئەمەش سەبەبەکەی مەسئولەکانە کە لە کوردستان پێنە ئەوروپا باسی ئازادی و خۆشی کوردستان دەکەن چونکە لە کوردستان هیچ ئارامی شتیانە بوو ئەم بۆی نیشتیمانمان جێش ئێستا ئەوان بە ئێمە دەڵێن ئارامی تێدایە بگەڕێنەوە ئێستا ئەگەرمان وازمان لێ بێنن ئێمە ناگەڕێنەوە ئەو نیشتیمانە با بۆ خۆیان بێت ئێمە وەک ئەوان پیان نافرۆشین ئەو بەشەی من با بۆ ئەوان بێت من وەک ئەوان پیان نافرۆشمەوە. بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئەو نەهامەتیانەی کە پەنابەران ڕوبەڕووی دەبن لە کاتی گەشتیان بۆ وڵاتانی ئەوروپایانی ڕێگاکە زۆر سەخت و ناڕەحات نییە بۆ پەنابەران وڵی لەم کاتەیە زۆر سەختە چونکە پەنابەرێکی زۆر لە ئەوروپا کردووە هەر کەمپێکی تۆی بینی زیادە 200 نەفەری تێدایە بەڵام ئێمە بەوەش شکورین بەوەش ئێمە کێشەمان نییە چونکە سەرڕای ئەوەی کە شوێنمان ناخۆشە بەڵام مافەکانی کەیان بۆ دابین کردوین هەموو کە پەنابەرێک دوای 6 مانگخانی خۆی دەنێ کێشەی نییە بەڵام ئەگەر سەرکردەکان وازمان لێ بێنن ئەوانی کە دێنە ئەوروپا بە قادوبوونی باخەوە دێن دەڵێن ئێمە پێشمەرگەین و باسی ئارامی کوردستان دەکەن ئەگەر ئارام بێت بە ڕۆژی ڕووناگرە ناو شاردا خەڵک ناکوژن ئەگەر ئارام بێت مرورێک لەسەر کۆمنتێک سەر و شوێن ناکەن ئەگەر ئارام بێت لە ماڵی خۆیدا ڕۆژنامەنووس ناکوژن ئەمە لەسەر فولایەتێک گەنجێک دەکوژن لە هەولێر ئەمە ئارام نییە ئەگەر ئەوان بەوە دەڵێن ئازادی پاپی پیرۆزی خۆیان بێ و ئازادیە ئێمە سەحاتین بوێرە دەمانەوێت مافی خۆمان لێرە بەدەستبێن چونکە نیشتیمانەکەی خۆماندا 23 ساڵی مە چاوەڕێی ماف بووین 2 کۆمپانیا حکومی کرد 2 کۆمپانیا خوێنی ئەو میلەتیان ئەمژین ئێستاش لێرەش وازمان لێ نانن تکایە لێرە وازمان لێ بێنن نیشتیمان بۆ خۆتان ئێمە ڕاستە کوردین حاشە لە کوردبوونی خۆمان ناکەین بەڵام نیشتیمانێک وای لە ئێمە کرد کە دەبێت چاومان ڕاش بێت ئەویش 2 کۆمپانیا وای لە ئێمە کرد نیشتیمان کەس ئامادە نییە بەخشە کەس ئامادە نێت دایک و بەڵێ زۆر باشەگەر باز لە بارودۆخی ژیان تا بکەین ئێستا لە فەڕەنسا و لە وڵاتانی تر ینی بارودۆخی ژیانی پەنابەرانی کورد چۆنە لەم کاتەیە بەگشتی تۆزە ناخۆشە چونکە ڕەفزێکی زۆر درا بە کوردانی باشوور هەمیش
ڕفس دووەگە دەبێت لە ماوەی 2 مانگە ئۆفرا ڕفسی دایتێ محکەمە ڕفسی دایتێ بێ وڵاتە بەجێڵی ئەو کاتە ئێمەی پەنابەری کورد ئێمە ڕوو لە چۆ بکەین نازانم ئێمە لە وڵاتی خۆمان دەرکراین نەماتوانین وڵاتی خۆمان بژین ئەوان باسی ئارامیەکەن من 2 ساڵ لەمەوە پێش وەکو چالاکانی کۆمەڵی مەدەنی فڕێندرام لەلایەن تاقمەکەوە چەقوو لە پشتم درا ئایا ئەو کاتە ئازادی لە چۆ بوو ئازادی بەس بۆ خۆیانێ بۆ ئێمە نێ ئازادی ئەو نیشتیمانیان بەس بۆ ئەوان بوو دێنە ئێرە باسی باشتی ئەڵە کوردستان بەهەشتا بەڵام بەهەش نییە بۆ ئەوان بەهەشتا بۆ کوڕەمەسوولەکان بەهەشتا بۆ ئێمە دۆزەخ بوو ئێمە خوێندنمان خوێن دوان ساڵمان خوێن لەو نیشتیمانە بە نەبوونی بە کرێکاری تا گەشتە شەشی ئامادەی کوڕەکانیان بە سەماعەنەوە دێنن و ئێمە دەبێ چاومان کەسکەین تاکو 5-6مان بۆ دێت بەڵێ زۆر باشە کەواتە ئێستا بە پاساویەوەی کە هەرێمی کوردستان وڵاتێکی ئارامە ینی مافی نیشتەجێ بوون نادرێت بە پەنابەرانی باشووری کوردستان لە فەڕەنسا و لە وڵاتانی تر بە تایبەتی وەکو من فەڕەنسا ئەڵێم لە فەڕەنسا لە مانگی 2 هەتا ئێستا بەس ڕەفز دەدرێت بە کوردی باشوور ئەڵێ ئێوە مەسوولەکانتان سەرۆکەکانتان دێنە لای ئێمە ئەڵێن وڵاتمان ئارام و هیچ کێشێکی تێدا نییە نازانم ئەم ئارامی ئەوان باسەکەن لەکوێیە مرورێک کوژن و ڕۆژنامەنووسێ لەسەر ئازادی بچنە ماڵەوە قاسی بشکێنن بڵێن جارێکەوە قاسمان شکاندی جارێکتر دەمیشت دەگرین ئەوە نیشتیمانەکەیەوان دڵن ئازادە مرورێت تەنها کۆمنتێک نووسی بێسەر و شوێنیان کرد زۆر باشە کەواتە بەڕێزت ینی پامت بۆ بەرپرسانەوەی کە ینی لە وڵاتانی ئەوروپاش واز لێوەنایەن وەکو پەنابەر کێشتان بۆ دروست دەکەن من پێیان بۆ سەرکردەکان ئەوەی ئەڵم تکایە لە نیشتیمانی خۆمان لە نیشتیمان دەرتان کردین وازتان لێ نێناین کورسیەک ئێمە هەڵدایە وڵاتی بێگانە تکایە لێرە وازمان لێ بێنن ئەو ئارامەی کە ئێوە باسەکەن پیرۆزی خۆتان بێت ئێمەتان لە نیشتیمان دەرکرد تکایە لێرەش وازمان لێ بێنن با لێر ئارام بین چونکە زۆربەی زۆری کوردەکانی ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا ڕەفز وەردەگرێت دەڵێ ئێوە ئارامن سەرکردەکانتان دەڵێ مشکلەمان نییە ئەو سەرکردانی کە بە قاتی بۆ نیباخۆ دێن ئێرە ئەڵێن ئێمە پێشمەرگەین من خۆم 3 برام پێشمەرگەی نازانم باسی ئازادی کوێیەکات بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرێنەوە لای بەڕێستان سوپاس دەکەم کاک پیشان کاک بێسمەگەر بێمەوە لای بەڕێزت کێ بەرپرسیارە لە بێسەر و شوێنبوونی ئەو هاوڵاتی و کۆتی و هاوڵاتیانە لە خوێنی ئەم هاوڵاتیان لە ڕاستیدا بەرپرسیار وازەحە چکە باسمان کرد کە بۆچی ئەوان کۆچ دەکەن و چ دۆخێک ئەوانی ناچار بە کۆچ کردووە ئەگەر دیقەت لە قسەکانی کاکە پشتیوان بدەین من دڵنیام ئەمە ناخی زۆرینەی ئەو پەنابەرانەیە کە وڵاتیان جێهێشتووە ئەگەر دیقەت لە معانات و لە چیرۆکەکانی کاکە پشتیوان بدەی دەزانی دۆخی ئەم وڵاتە چییە لە حەقیقەتدا شەرمە عیبەیە خاکێک ئەوە ژێرخانەکەی بێ خاکێک ئەوە دەوڵەمەنیەکەی بێ داهاتی ئەم وڵاتە لە ئاسێکی زۆر بەرزا بێ و هاوڵاتیەکانیشی ئەوە دۆخیان بێ ئەم وڵات و ئەو وڵات چاوەڕێ بن لە چ کەمپێکات جێگەیان ئەکرێتەوە و چ نیوەڕۆ و بەیانی تۆزە سەمون و نانیان ئەدرێتێت لە ڕاستیدا ئەمە شەرمێکی زۆر گەورەیە ینی هەر دیقەتدان لە قسەکانی کاکە پشتیوان و دۆخی ئەوان لە وڵاتانە لە ڕاستیە ئەوەندەی تر خراپی و ئەدای لاوازی دەسەڵاتدارانی کوردمان بیرە خاتەوە لە حەقیقەتدا بۆیە یعنی دەستنیشانکردنی بەرپرسیار وازەحە منیش نێڵم هەموو کەسێک دەزانێت چێ دۆخی ئەم وڵاتی وا لێ کردووە وە کێ هەرێمی کردووەتە هەرێمێک هاوڵاتیەکانی لی هەڵبێن و ڕابکەن وە کێ نیشتیمانەکەی بە جۆرێک ئیدارە داوەکە هاو نیشتیمانیەکانی بۆ دۆخە لە کەمپەکاندا ژیان بگوزارێنن بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتەگرم لای بەڕێز کاک بێستون و کاک ئاماد وەڵە بەڕێزان ناوبڕێک وەردەگرین دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بە پرسەکەمانێ
سڵاوتان لەبێت بەڕێزان کاک بێسون پێش ئەو باس لە بەرپرسیارەتی دەسەڵات کردیانی پێ دوای ئەگەر یاسا سەروەربایە بۆ ئەوانە دادگایی بکرێنە سەر خوێنی ئەو هاوڵاتەنەی کە لە ڕێگەی هەنگدەرانەوە بوون قوربانی بێگومان خۆ ئەگەر یاسا سەروەر بێ دەبێ خەڵک لە خەڵکی تر بەرپرسی تر ئەوانەی ئیداری ئەم وڵاتادن لەسەر زۆر کەیزە بێ دادگایی بکرێن ئەمە هیچێکە لەو کەیسانە چکە هاوڵاتیە کە ناچار بە جێهێشتن نیشتیمانەکەی بکرێ و دواتر جێهێشتنەکە کۆتایی بە مەرگی خۆی بێ بێگومان ئەمە جەریمەیە بێگومان ئەمە پێویستە مسببی ئەمە دادگایی بکرێ و محاسبە بکرێت هاوڕە لە کاپشنەکە وڵاتە وڵاتی هێژاران نییە بێگومان ئەم وڵاتە ینی دابش بووە بەسەر چەند طبقەیەکدا بوو بە وڵاتی چینێک لە چینەکان ڕەنگە وڵاتی هەموو چینەکان نەبێ بەیەکەوە لە ڕووی ئیستقراری سیاسی لە ڕووی ئیستقراری ئابووری و لە ڕووی ئیدارەداری ژیانی هاوڵاتیەکانیەوە بۆیە بێگومان جیازی هەیەەوە لە نێوان ئەو طبقانەی کە لەم نیشتیمانەدا ژیانەکەن بەڵێ سوپاس دەکەم کاگەمان ئەگەر بێم لای بەڕێز سەبارەت بەو کێشانەی ئێستا پەنابەران لە وڵاتانی ئەوروپا ڕوبەڕویان دەبێتەوە ینی مەترسیە کە بەشێک لەو پەنابەران دیپۆرت بکرێن یاخود تا ئێستا خەڵک دیپۆرت کراوەتەوە پەنابەری کورد دیارە تاوان ئێمە پێشەوەی بڕۆینە سەر جای وەڵامەکەت ئێمە چەندمانی لەمەوبەر و قونسولی گشتی ئەڵمانی خۆی بانیشتی کردین و لەسەر دۆخی پەنابەران باسی کرد و حتا قونسولی ئەمریکی و کۆمەڵە لە باڵۆزخانەکان بە فەرمی لەگەڵ مادانیشتن شتێک نەماوە لە لای وڵاتانی ئەوروپی کێشەی باشووری کوردستانی بەداخەوە ینی ئەوان لەبەری خۆیان قونسولیانی نوێنەتیانە زیاتر لە نزیکەی 30 بۆ 40 ینی ئەوان ینی ئابووری بە کێشە دانانێن ئەوان دەڵێن ئێوە وەکو کاگەسونانێ ینی شەرمە کە تۆ لە وڵاتە بی ئەوە ژێرخانەکەی بێ هەمووی زێر و گەوهرە بەڵام کۆمەلگاکە بێبەشە لێی و بۆتە مایەی کێشە و سەرێشە و نەبوونی بۆ تاکاریم کۆمەلگا بەڵام ئەوان عێراق بە کێشەی مەسەلەن داعش بە کێشەدانین کە بەترسیە بۆ سەر ئەمنی قەومی خۆیان سووریا بە کێشە دادەنین کەەوە دەگوزاری لە سووریا هیچ پێوەرێکی ینی جێگەی نابێتەوە ینی بە هەموو پێوەرەکان دژی بنەمە هەموو دژی هەموو تاکی چۆکۆگانی دژای بەڵام باشووری کوردستان لە ڕووی ئەمنیێتەوە ئارامە بەڵام ئێمە ئەو دۆخە و ئەو ناپشێ و نەئارامی کە تی کەوتوین کە خۆمان بەرپرسیاری لیان خۆمان بەدەستی خوازی بەڵام کێشەکان چاسە نەکە دیارە ئەوەکو کاک بێستوریش وەکو کاک پشتیوانی ژناوەژێ پێ دیارە ئەوانی کە حکومڕانی ئەو کۆمەلگان کە خۆیان بنمایندە و نوێنەران و خۆیان بەکەم خۆیان کۆمەلگادان بەداخەوە ئەگەر لەسەر تەنیا کەیسێک یان دەبینین لە وڵاتانی دنیا لە ڕاواتانی ئەوەی کە دیموکراتی پێی ڕەو دەگرێت لەسەر تەنیای کێشەی خێزانی یان مناڵە یان کێشەی چەند کەسێک حکومەتی بەکامل لەسەر وەزیرانی وڵاتەوە تا خواری خوار و هەموو دەست لەکات دەکێشێتەوە و دەیان جار کابینە و حکومەت و پەرلەمان دەوەژێ بەڵام ئێمە 1001 کێشەی قەیرانی ئەجگار مەترسیدار و بەردەوام خوێنشمان لێ دەچۆرە کە برینێکین کەچی نەحکومەت بەداخەوە ئێستا پەرلەمان پەخراوە نەپەرلەمانتار ناسەرۆگای تێرە نەسەرۆگای ئەنجومەنی نێزیرە بەداخەوە تا ئێستا لە ئاستی ئەم کەیسانە کەیسی نیشتیمانین و ئەمە بەرپرسیارەتی ئەم ئاماژانە ئاماژەی زەنگی مەترسیە بەڵام بەداخەوە تا ئێستامان نەبینی بەرەوەی کە بینی سەرپێدانی مافی پەنابەری لەوە کێشەکانی پەنابەرانی کورد یعنی ئێستا کۆنسوڵی وڵاتانی ینی ئەویان بە وڵاتەکانی ڕاگەن کە مافی نیشتەجێبوونیان بە فەرمی ئەمەیان بە ئێمە وتۆ بەڵێ بە تایبەتی باشووری کوردستان بەشێکیشی بەپێی بنەماکانی مافی مرۆڤ دیارە وڵاتانە یاسا و ڕێسای خۆیانەیە وەکو پێشتر ناوەژ نەبێ دەستکاری یاساکانی پەنابەری کراوە بەرتەست کراوەتەوە و ئەوان دەیانەوێت کەمترین هاوڵاتی کە هەڵدێ بەهرەمەند من لە مافی پێدانی پەنابەری و هەوڵ دەێن ئەوەی کە ئێمە پێشبینیمان کردووە لە چەند مانگی ئایندا ژمارەیەکی ئەجگار زۆر پەنابەر بە زۆرم لێ دەنێرێنەوە دوای ئەوەی کە بەهیوا دەبن دوای ئەوەی کە بەداخەوە خۆت دەزانی کۆچ ینی کاتێک ئێمە لە دۆزەخەوە بەرەو دۆزەکێکی تر هەنگاودێن لە شوێنی تاریکی بەرە تاریکتی هەنگاودێنن بەداخەوە دەبینین دەرەنجامەکەی لە ماوەی چەند مانگی ڕابردووە و لە کۆمەڵەیەکی زۆر لە پەنابەران و وڵاتیانی مەرێمە و عێراق بەگشتی چوونەتە کەمپەکان چون گەشتنەتە وڵاتانی ئەوروپی خۆیان ئێستا زیاتر لە نزیکەی 4800 هاوڵاتی باش عێراقی و لە نێوانشە باشووری کوردستان لە ڕێی باڵۆزخانەکانی وڵاتانی ئەوروپا عێراق داوای ئەوروپا کە
ترافل دۆکیمنتیان لیزە پاسێکیان پێڵێ بۆی بگەڕێنەوە لەبەرەوەی هەموو دۆکیمنتەکانیان لەو ڕێگە فەوتاوە و عێراقیبوونی خۆیان بسەلمێنن لە ڕێی پەنجەمە ئەلکترۆنیوان لە ڕێی ڕێگەزنامەکە خەڵک دیپۆرت کراوەوە پەنابەری باش دیپۆرت نەکراوە بەڵام وا پێشبینی دەکرێت ژمارەیەکی هێزگار زۆر دوای پێدانی کەیسەکانی کە ڕەفز و تەر دەکرێت ئەگەر نەگەڕێنەوە بە ناچاری دەیانگەڕێنەوە بۆ وڵاتی عێراق و باشوور کوردستانیش. زۆر باشە ینی پەیوەندی پێنەدانی مافی نیشتە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی کە هەرێمی کوردستان ینی داوای لە وڵاتان کردوڵاتانە ئەمە چەند لایەنێکە ینی تۆ سەردەسەد نابێ بڵێ حکوومەتی هەرێم دەڕوا بۆ جۆرە لە ڕووکەشکردن جۆرە لە بە متمانەبوون بەخۆم و داگزگای لە بەردامی وڵاتی ئەوروپا کەوا بڵێ باشووری کوردستان وڵاتی شوێنێکی ئارامە و ئێمە بە پێی بنەماکان وڵاتێکی دیموکراتەوە هەموو سێکتەرەکان مافی پەنابەری مافی هاوڵاتی بوون پارێزرا بەڵام لە ڕووی واقعەوانیە دەکری ئەمە ڕنگدانەوەیەکی سلبی دەکرێت لەسەر کەیسی پەنابەران کە خەڵکی باشوور کوردستان و لە نایەن عێراقن ئەمە دەکرێت لە بەشێکیشی بەداخەوە کەیسی پەنابەر کراوەتە کارتێکی سیاسی لە وڵاتان کە سەودا پێوە دەکرێت لە نێوان وڵاتان و لە نێوان وڵاتی عێراقشا دواتەگەرم بۆ لای بەڕێستان کاک پشتیوان ئەگەر بێمەوە لای بەڕێستان سەبار بەوەی کە بەڕێزت وتت پەشیمانی لەوەی کە ئێستا وەکو پەنابەرێک لە فەڕەنسا ژیان بەسە دەبن سەبارەت بە ژیانتان چۆن دەگوزارێ ئایا ژیانتان مامەڵەی ئەو وڵاتانە بەتایبەتی فەڕەنسا لەگەڵ پەنابەران چۆنە ینی پەشیمانین ئێستا ئێمە هەرگیز لەوە پەشیمانین کە هاتوین چونەزای نیشتیمانمان چیتیا دەگوزارێت بۆیە پەشیمانین ئەگەر شتێکە وایە ناوی ئارامی بووە لە نیشتیمان ئێمە نەداهاتین شتێکە وایە لە کوردستان مافی ئازادی ئەمەی بپاراستانە نەداهاتین ئێمە لە فەڕەنسا ڕاستە ئێمە سەرەتایەوە 6 مانگە هاتوین ناخۆشی زۆرمان بینی لە کەمپا بووین ڕاستی تووشی زۆر ناخۆشی بووین بەڵام ئێمە واش ئێمە کێشەمان نییە ئەگەر سەرکردەکان وازمان لێ بێنن ئەو سەرکردانی کە دێنە ئێرە باسی ئازادی نیشتیمان دەکەن باسی پێشمەرگە دەکەن دەڵێ پێشمەرگە کێشەی نییە پێشمەرگە نان نێبی خۆ ئەمان دێنە ئەوروپا بەپارەی ئەو میلەتە ڕادەبێرن بەپارەی ئەو میلەتە کۆشکیان لێرە کڕیوە دێن بەسەر ئێمەدا فیز لێ دەدەن دەڵێن نیشتیمان ئارامە نیشتیمان بۆ ئەوان ئارامە. بەڵێ کەواتە ئێستا مامەڵ لەگەڵ پەنابەران بە شێوەیەکی گشتی چۆنە لە وڵاتانە بەتایبەتی لە کە بەڕێزت لە فەڕەنسا بووی؟ وڵی لێرە مامەڵێکی باش تەندروست دەگەڵمانەکەن ینی چوکترین نەخۆشیتە بێ ئەگەنە سەرت فیاد دەکەون لێرە دروست دەکەن بەڵام لە نیشتیمانگەی ئەدڕخێنن لێرە گەورە دەکەن لێ چوکت دەکەنەوە لێرە ڕێز لێ دەگرن بەڵام لە نیشتیمان ڕێزان لێ نەگرتین لێرە بە حسابی مرۆڤ بۆ ئێماکە لە کوردستان تا ئێستا مافی مرۆڤبوونیشان بێمە لێ زەوتکردین داوای ئازادیمان کرد بە فیشەک جوابیان داینەوە نەمانتوانی بێنە سەرجادە بە فیشەک جوابیان داین. بەڵێ بەڕێزت بۆ دەڵێت ینی پەشیمانی لەوەی کە نیشتیمانی خۆت جێهێشتووە ینی ئێستا کوردستان نیشتیمانی خۆتە ینی بۆچی وای کردووە کە تۆ پەشیمان نەبیت؟ من وەکو خۆم هەرگیز پەشیمانی من ئەم جارەکە هاتم بە ئاوی جەدا هاتووم دنیای ناخۆشی لە مەرگ ڕزگارم بوو من کە لە کوردستان هاتووم من ئەوە تا لە بانقی گەشە پشتیوان عومەر ئیبراهیم بە پارەی بانقم خەرج کرد هاتم بۆ نیشتیمانم جێهێشت بە پارەی بانقم ئەم نیشتیمانم جێهێشت ینی توانام نەما و لەژێر ڕەشێکی زۆردا ئەکرێ من دایکم وتی تۆ ڕۆڵەکەت بۆ لێرە شەید بێ بەڕاستی ئەگەر نهاتماریان کوشتم لەلایەن باندێکی تیرۆریستیەوە ڕەشی توندم لەسەر بوو چەندین جا فڕندرام چەقۆ لە پشتم درا ئایا ئەمانە ئازادی لەکوێ بۆ کاتێکە منە فڕان ئایا ئەوان ئەو ئازادیکەوە باسەکەن دێن ئەوروپا باسەکەن کوا لە نیشتیمانەکەی من ئازادی دەسەکەوێت من تەنانەت پارەی بانقم خەرج کرد نیشتیمانم جێهێشت و ئەم جارەش بشم نێرنەوە لە زاخۆ گەڕێمەوە چونکە نیشتیمانی من نییە ئەو کاتە نیشتیمانی منەکە هەموو کەسێک بە یەکسانی بژی من و کوڕەمەسولێ و یەک بژین نە کوڕەمەسولێ بە سەماعەنەوەت بێنێت من شەز بێنم من لە خۆم کوش لە شەز معدەلم شەش بوو لە شەش ینی خۆم کوشت ئەدا شەستم هێنا کوڕەمەسول هەبوو لە تەنیشتمەوە نەوەت هێنا بە سەماعە ئایا ئەمە عەدالەتە ئایا ئەوە نیشتیمانە من دڵی چیم بۆ نیشتیمانە خۆش بێ کە سەرۆک و سامانی بۆ ئەوان بێت شیرینیەکە بۆ ئەوان بێت تاڵەکە بۆ ئێمە بێت بەس لێرە وازمان لێ بێن ئێمە ناینەوە ئەو بەشەی نیشتیمان بۆ خۆیان من وەک ئەوان حاشا وەک ئەوان پیان نافرۆشن پێشکەشی خۆیان بێت. بەڵێ سوپاس دەکەم دواتر ێگە دەرفەتە بوو دەگەڕێنەوە لای ئێبرەستان کاک بێسم سەبارەت بۆی کە ینی چی بکرێت بۆەوەی کە ئەو کۆچار بە تاواتی بنبڕ بکرێت لە کوردستان ینی دۆخەکە بەرەو چه ئاراستەیەک بێت کە دەکرێت ئێمە مەسەلەن کەمی کەین ئەگەر نەتوانین بڕنبڕیشی کۆچ یعنی ئەگە دیقەت لە قسەکانی کاکە پشتیوان بدەی ڕەنگە وەڵامی زۆر پرسیارە لەسەر مەسەری کۆچ و لەسەر هۆکارەکانی و لەسەر دەرەچەی چارەسەرەکانی دەستکەوێ
یعنی نەبوونی عدالت کاکە خۆ ئێمە 4-5 ساڵ هاوارەکەین ئەڵێن ئەم وڵاتە عدالەتی تیانە هەمووی وەکو یەک سیر ناکرێ هەموو مانۆگێک یەکسانی لە بەرامبەر یاسادا هەموو مانۆگێک یەکسانی لە بەرامبەر تەوزیعکردنی پارەدا هەموو مانۆگێک یەکسانی لە چیدا خۆم قسەیە لە خۆڕا نەبوو هەندێک پیان وایە تا ئێستاش ئەمە بوختانیان بۆکەین کە ئەڵین ئەم وڵاتە وێرانەیە کە ئەڵین ئەم وڵاتە عدالەتی کۆمەڵایەتی تێدا نییە کە دەڵین ئەم وڵاتە ئینسان وەکو یەکتیان ناژی دەبڕۆ بیبینە ئەوە تا هاونیشتیمانیەکانمان چۆن لە دەرەوە لە کەمپێکی پەنابەری دوورەدەستی شارەکانی پێخۆشترە لە ناوجەرگەی شارێکی وڵاتەکەی خۆی یعنی ئەمە سەبەبی چییە لە ڕاستیدا بۆیە یعنی چی بکرێ بە حقیقەت دۆخی هەرێمی کوردستان ئێستا دوو جانبی هەیە قەیرانەکانی تێکچوونەکانی سەبەبی ئەو خراپیانی کە لە وڵاتە هەیە کە لە نەتیجە کۆچیش بەهۆی ئەوەیە بابەتە سیاسی و پەیوەندی بە بابەتەکانی دەوڵەتداری و علاقاتە سیاسی و تێکچوونی نێوان لایەنەکان ئەمە بابەتێکی 100% پەیوەندی بە هەموو پرسێکەوە هەیە لە نیشتیمان ئەوانی تریشان هەموو ئەو بابەتانەیە کە ڕەنگە کاتی بوێ مەسەلەی عەدالەت مەسەلەی ڕێکخستنی سیستەمی موچە و موچە خواردن و پارە تەوزیعکردن و چی ئەوانە بەڵێ ئەمانە یعنی تا مەرحەلەی یەکەم دەست بۆ ڕێکخستنی نێوماڵی کورد کە دەڵێم ڕێکخستنی نێوماڵی کورد ئاسایکردنەوەی دۆخی سیاسی و ئاسایکردنەوەی دۆخی دامەزراوەکان بە موئەسەساتی قەزایی و قانونیشەوە تا دەست نەبین بۆ ئەمانە هاونیشتیمانیەکانی ئێمە هەست بە ئارامی ناکەن تا هاونیشتیمانی ئێمەش هەست بە ئارامی نەکە ناتوانین پێناسەی ئەم نیشتیمانە وا بکەین کە نیشتیمانێکە بۆ هەمووان دەڵێم نیشتیمانێک بۆ هەمووان ئەگەر کاکە پشتیوان و خەڵکی تر ئەم نیشتیمانی بەهی خۆی بزانایە مەسەلەن نیشتیمان ئەوانەی کە ئیداری نیشتیمانە دەن هەمویان بە یەک چاوسێر بکردایە خەڵک لی هەڵ نەهات لە ڕاست زۆر باش تۆ ئەمێنێت چۆن دەبینی سەردەمانی خەڵکی کوردستان بۆی ستەمی باسەوە کۆچی دەکەێت بەڵام ئێستا بۆی ستەمی دەسەڵاتی کوردیەوە کۆچەکە سەم هەر کەسێک بیکە کاکە حکیم ستەم هەر سەمە لە هەر شوێنێکا تۆ حەق و حقوق پێشێل کرا لە هەر شوێنێکا تۆ هەست بە پێشێلکردنی ئازادەکانی خۆت کرد لە هەر شوێنێکا تۆ عدالەت بەدی نەکرد لە هەر شوێنێکا تۆ ڕێز لێ نەگیرا لە هەر شوێنێکا تۆ هەست بە ئێستقراری نەفسی نەکرد ئەمە کێ سەبەبی بێ کێبیکە چه جیاوازیەکی هەیە گرنگەوەی تۆ وەکو ئینسانێک حەق و حقوق پێشێلکراوە لە ڕاستیدا بۆیە هەر کەسێک بیکە لە نتیجە ئینسانەکە دەرەتان دەبێ و ناچار بە جێهێشتنی نیشتیمانەکەی خۆی دەبێ بۆیە قسە لەسەرەوە نییە چێ کردوێتی هەر کەسێک بیکە لە نتیجە هاوڵاتیان باجەکەی ئەدەن بەڵێ سوپاس دەکەم کاگامە جەگەر بینەوە سەر ئەوەی کە هیچ قەرەبووکردنێکەیە بۆ ئەو پەنابەرانەی کە خنکاون یاخود مەسەلەن یانیان لەزداوە لە ڕێی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقەوە یاخود لە ڕێی ڕێکخراوەکانەوە بێت بەداخەوە نەخێر تا ئێستا یاسایەک نییە خۆی بەداخەوەمانە من دەکرێت نابێ بڵێن قوربانی دەکرێت بڵێن شەهیدی ڕێگەی پەنابەری و دەکرێت ئەگەر یاسا سەوەر بێ ئەگەر دەستگای تەشریعی ئەم وڵاتە یعنی یاسادانەر کە پەرلەمانەوە یاساوە جێبەجەکەی حکوومەتی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر یاساکان وەکو پێویست بە پێی بنەماکانی مافی مرۆڤ بە پێی دەستور و پێی دیموکراسی و پێی دەوڵەتداری بنەماکانی دەوڵەتداری بزۆ دەکرێت وڵات خەڵک بم ئالیەتە نەڕوا و دەکرێت ئەم وڵاتانە بە قوربانی ئاماژە بکرێن و دەکرێت بە شەهیدیش لەقەڵەمەوە دەکرێت کەسوکاری قوربانی بەڵام تا ئێستا ئێمە بیرمان نەچێ پێشمەرگە کە سنی خۆی ناوە و بە گیان و بە خوێنی خۆی پارێزگای لە وڵاتەکەی بەدەگە پێشمەرگەی کە بنیاد دەبێت کە سوکارەکەی باجەکەی دەدا ینی هەموو کاتێک هاوڵاتی و کۆمەلگا و کاوڵاتێکی سادە باجی هەموو ئەو قەیران و ئەو نەهامەت و ناخۆشیانە دەدا کە بەسەر کۆمەلگاکە دەدێت بەداخە حکومەت ئەوەی کە لەم نێوەنداغای ونووە ئەوەی کە ناوینێ لەم نێوەندا حکومەتە تا ئێستا نەمابینی حکومەت بێت وەفدێکی بێت و سەردانی خانەوادەی قوربانی بکە و تا ئێستا بیرە نەچێ وەزارەتی کۆچ و کۆچبەران بە پێی یاسایەکە یاسای ئەمە یاسای 263 بەشێکە لە مادەی 140 یاساکە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بۆ ئەوانە بوو کە هەم بە زۆر دەرێنەوەیان ئەوانەی کە ئارزومەندانەوەتە خۆبەخشان دەگەڕێنەوە پێدانی بڕێک پارە بوو پارچەیە زەوی بوو ویان یەکێکی نیشتە جێبوون بوو و زایدەن ئەم یاسایە لە 15 پارێزگاکەی عێراق جێبەجێکراوە تەنیا لە 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان جێبەجێکرا یعنی یاساکان بەداخەوە لەوەش هاوڵاتیانی یعنی ئێستا جێبەجێ ناکرێت هاوڵاتێک دیپۆرت نەخێر لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە خولەکانی پێشووتی پەرلەمانە ئێمە دەیان و سەدان جاداشتمان کرد پێداون و دانیشتوین و قسەمان لەگەڵ کردوون و هاتە سەرداری ئەنجومەنی وەزیرانمان کردو ئەنجومەنی نوێنەران کردو لە بەغدا لە ماوەی 3-4 ساڵی ڕابردووە لەوێ ئەو یاسا و بورگانە جێبەجێکرێت دیارە ئەوەی کە پەیوەستە بە
پەرلەمان و بە حکوومەت ئەو وڵامە لای حکوومەتەوە من ئێمە من ناتوانێت جاتی حکوومەت بێم وەڵامی ئەو پرسیاروانەمە کە داخوازێکی ڕەوای پەنابەران و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا کە هەموو خواست و ئەبێ ژیانە پارێزراو بێ و دەبێ مافیان بۆ دابینکرێەوە دەکرێت بیبێ بێکاریان بێورێەوە دەکرێت ئەگەر لە پێش لە هەشدا لەو پۆستێکی وەزیفیا بوون بگەنەوە سەر کارەکانی پێش و بۆی ئاوێتە بوون لەم کۆمەلگا بەڵام بەداخەوە هاوڵاتی ئەم کۆمەلگایی بەجێشتوە وای لەکرۆ متمانە و بێهیوایی و هەموو ئەم پشێونە ئارامیانی کە هەیە حکومەت دەکرێت بە زووترین کات ئەم هەنگاوانە بنێت بۆ ئەوەی نێوماڵی خۆمان چاکەین و چارەسەرکردن دیارە ئەمە پرۆسەیەکی درێژخایانە بە چەند هەنگایەک دەکرێت بیرمانەچێت لە شەو ڕۆژێکم دۆخە نهاتوەتە پێشەوە و لە شەو ڕۆژێکیا چارەسەر ناکەن. بەڵێ سوپاسان دەکەم. بەڵێ کاک پشتیوان ئەگەر دواپرسیارشم بۆ بەڕێستان ینی بەڕستان وەکو پەنابەرێکی کورد لە کۆتایی دەتانەوەی چی بڵەوە چ پامێکتان بۆ هاوڵاتیانی کوردستان و بۆ بەرپرسانیشەیە؟ وڵی بە بەرسان ئەڵێم بە سەکردەکان ئەڵم تکایە لێرەش وازمان لێ بێنن وازمان لێ بێن با لەم ئارامێدا بژین 23 ساڵێم ئارام نەبوون 23 ساڵێمە چاوەڕێ بووین شتێکتان بۆ ئێمە نەکرد 23 ساڵەوە بەس خەریکی دزیم بوون ئێرەش وازمان لێ بێنن لە ئێرەش بە ناوی ئێمە و پارە ئاخۆن لێرەش واز لە کورد نایەنن هێزا کوردێکی زۆر لە فەڕەنسا محتاج بووە لە پاریس کەوتونە باخەکاندا تکایە لێرە وازمان لێ بن بە ئارام بین ئێمە لە کوردستان ئازاد نەبووین تەنانەت هەولێر پایتەختی خۆمە من نەمەتوانین بە ئازادی بچمە هەولێر ئایا ئەمە ئازادی بوو لە نیشتیمانەکەی من بەس ناو ناڵم تکایە وازمان لێ بن با لێرە بژین و ئەگەر بشمان لێنە دووبارە ئێمە هەردینەوە چونکە نیشتیمان ئێمە نیە ئەو کاتە نیشتیمان ئێمەیە کە سەکردەکان کورسیان جێشت. بەڵێ کاک پشتیوان عومەر چالاکی مەدەنی و پەنابەر لە فەڕەنسا و زۆر سوپاسی بەڕێز دەکەین کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی هەروە زۆر سوپاس بۆ کاک بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان و ئامانج عەبدوڵڵا سەرۆکی لقی عێراقی فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان سوپاسی بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.